ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوکان ماگانە لە کاتی خۆیان بڕی 100,000 ئەدەین هەر بە مناڵێکی بێباوک بۆ ئەوەی پێداویستی ماگانەیان پێدابین بکەن. ئێمە لە دەستگای بەخشین هەمیشە هاوکاری هەژاران بووین، هەمیشە بەدەم نەدارانەوە بووین، هەمیشە بە تایبەتی بەدەم چینی بێباوکانەوە بووین، هاوکاریمان کردوون لە هەموو پێداویستیەکانیان جگەلەوەی کە ئێمە ماگانە موچەی 100,000یانە دەینێ. ئێمە وەکو سێ سادەق 30 نەفەر لێرە ئێمە هاوکاریەکەین، 30 مناڵی بێباوک هاوکاریەکەین، جگە لەوەش خەڵکانی تریش هەر هاوکاریەکەین بە شێوازی جۆراوجۆر. ئەمانیش جگە لەوەی کە موچەی 100,000یانە دەینێ هاوکاری پێداویستەکانی تیان ئەوەی پێداویستیان بێ بۆیان جێبەجێەکەین. ئێمە هەمیشە پەیامان بۆ خێرخوازان ئەوەیە وەک چۆن هەمیشە پشت و پەنای دەستگای خێرخوازی بەخشین بوون، هەمیشە ئێمە ژاوەداوایان لەکەین، ئومێدمان پیان هەیە، چاوەڕوانیمان لیان هەیە کە ئەوان هاوکاریەکانیان بۆ ئێمە ڕەوانە بکەن. ئێمەش ئاوا بە بەرچاوی خۆیانەوە هاوکاری مناڵی بێباوکەکەین لە هەموو کوردستانە. ئێمە جیاوازی ناکەین لە هیچ بیر و بۆچوونێک. ئێمە هاوکاری هەموو مناڵێکەکەین، ئەوەی کە مستحق بێ، ئەوەی کە پێداویستی بۆ جێبەجێ نەکرێ، ئێمە سەریان لێ دەین، هاوکاریانەکەین، داواکاریەکانیان بۆ جێبەجێەکەین. دەستخۆشیمان هەیە بۆ دەستگای بەخشین، هەموو مانگێ لە کاتی خۆیانە موچەکانمان پێدەن، لەخوا بە زیابێتر پێداویستی مناڵەکانمان بەوانە بەکاردێنین. سپاسیانەکەین و کاکیواش دایمە ئازیێتە کێشێ موجارێ لە کاتی خۆیان تەلەفۆنمان بۆ کاو ئەرکێ کێشێ و ماندووە پێمانۆ سپاسیانەکەین و دەستخۆشیان لەکەین. هەڵا سپاسیانەکەین لەخوا بە زیابێ کە پشتیوانی ئێمەن، ئێمە پشتمان بۆوان قایمەکە هاوکاریمانەکەن و یارمەتی و مناڵانە دەدەن. خواگیان پشتیوانیان بێ.